ئەزانی حەڤەی شوبات لەناو دۆخ و لەناو بارودۆخێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووریدا دروست بوو و لە پێناو کۆمەڵی ئامانج بوو کە لە دیارترینیان نەعەدالەتی کۆمەڵایەتی با بڵێین گەندەڵی زۆر قۆڕەکاری حکومڕانی بە بنەماڵەییکردنی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەموو ئەمانە کاریگەری هەبوو لەسەر کوڵانی شەقامی کوردی هۆکارە ناوخۆیەکان لە خزمەتگوزاری لە نائەدالەتی و بە هەمان شێوە لە ئاستی نێودەوڵەتیش ئاستی دەرەوە کاریگەری هەبوو لەسەر خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی خۆپیشاندانەکانی بەهاری عەرەبی لە تونس و میسر و هەموو وڵاتانی دیکەی گرتەوە. سەبارەت بە ئامانجەکان ئەوەی کە وەکو فیزیکیان ئەوەی کە بەرجەستەیە ئەوەیەکە جیاوازەکان لە ماوەی 9 ساڵی ڕابردوو لەگەڵ ئێستا یعنی دۆخەکە خراپتر بۆ باشتر نەبووە. سیرکە ساڵی 2011 نزیکەی 18 سعات کارەبە هەبوو شەو ڕۆژی سولفەی با بڵین پێشینەی هاوسەرگیری هەبوو پێشینەی خانوبەرە هەبوو سوتەمەنی هەبوو و قەیرانی غاز و سوتەمەنی و ئەمە نەبوو قەیرانی با بڵین خزمەتگوزاری نەبوو و لە هەمان کاتدا موچە هەموو سەری مانگێک لە کاتی خۆی دادەهات پارە لە بەغاوە بۆ هات مانگانە 1 تریلیۆن و 200 میلیارد دینار. بەڵام دوای 9 ساڵ ئەم دۆخە بەهۆی سیاسەتی خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەمە ئاوەژوو بووە. یعنی تۆ سیر کە ئێستا کارەبا و کاتە ئەگەر 18 سعات بێ ئێستا نزیکەی 9 سعات هەیەواتە لە 150 دابەزیوە سولفەی زەواج و عەقار و ئەوە نەماوە خزمەتگوزاری کەم بۆتەوە. ساڵانی ڕابردوو با بڵین ئەو ساڵانە هەمیشە سوتەمەنی دەدرا دابەشەکرا بەسەر هاوڵاتیان هەموو ساڵێک ئێستا ئەوە نەماوە بۆ شێوەی وەکو ساڵان و لە کۆی بودجەی هەرێمی کوردستان بودجە هەبوو لە پەرلەمان پەسەند دەکرا پرۆژە یاسای بودجە هەبوو کە ئەوە ئێستا نییە کە زۆر خراپە کە حکوومەت بە هەوەسی خۆی داهات دابەشەکە ئەو کاتە نزیکەی مانگانە 350 میلیارد دینار تەرخان نەکرا بۆ بەرهێنان ئەوەی دیکەی بۆ تەشخیری بۆ موچە ئەوە بوو ئێستا ئەوە نییە. بەڵام لە کۆی گشتیە با بڵین دۆخەکە زۆر خراپتر بووە لەو کاتەدا لە ئێستادا دۆخێکی جیاوازتر هەیە. زانی یەکێک لە خراپیەکانی یاخود با بڵین یەکێک لەو دەرهاویشتانەی کە حەڤەی شوبات ئێستا ئامانجەکانی بەتاواتی نەهێنایەدی کوردبینی بوو لە ینی پشو درێژ نەبوون خەڵکی و لە هەمان کاتیشدا هەموو ئەو هێز و کارکتەرە سیاسیانی کە پاڵپشت و سەپۆرتی خۆپیشاندانەکانیان نەکرد بە کۆمەڵی ئیمتیازی وەزیر و ئەوە تەسلیمی دۆخەکە بوون و ئێستا بەشی زۆری ئەوانە پشتیان کردا ئامانجەکانی حەڤەی شوبات یاخود لە پێناو بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی کەسی شەقامیان جێهێشت. بەڵام یەکێکی دیکە لە خاڵەکان ئێستا خەڵک لە جاران تووڕەترە لە جاران نیگەرانترە گەندەڵی لە جاران زۆرترە نیگەرانی و بێمتمانەی بەرامبەر بە حکوومەت و دەسەڵات لە جاران زیاترە. بەڵام لە ئێستا کابینێکی نوێی هاتۆتە کایەوە و کارکتەری یەکەمی حکومڕانی با بڵین حکوومەت گۆڕاوە خەڵک چانسێکیان ناوە با بزانین ئەم حکوومەتە چی ئەو بانگەش و کارتانی کە بەرزی کردوێتەوە باز لە چاکسازی و باز لە باشکردنی گوزەرانی خەڵکیەکە کە تا ئێستا هیچی نەهاتۆتە دی چانسێکیان داوەتێ با بزانین تا چەنێ ئەتوانێت ئەمە بکات. ئەو کاتێک کە خەڵک هاتە شەقام غاز هەبوو نەوت هەبوو موچە هەبوو پێشینی خانوبەر و ئەوە هەبوو خزمەتگوزاری هەبوو وەبەرهێنان و هەموو هەلی کاریش هەبوو. ئێستا ڕێک پێچەوانە نەغاسێ نەسوتەمەنی هەیە نەکارەبا هەیە ینی ڕق و تووڕەیی خەڵک زۆر زیاترە. بەڵام من پێم وایە خەڵک چاوەڕێی هەلێکێتی بۆی کە جارێکی دیکە خۆپیشاندان بکرێتەوە جارێکی تر ناڕزایی دەبکرێت بە فۆرم و شێوازێکی جیاوازتر و ئەمە مانای ئەوە نییە ئامانجی حەڤەی شوبات نەهاتۆتەتی ئامانجی خۆپیشاندان و لەحزەیەکی تاریخی لەحزەیەکی با بڵین شۆڕش و خۆپیشاندان و ڕاپەڕین گۆڕینی قۆناغێکە بۆ قۆناغێکی دیکە ئێمە لە مێژووە هەمانە لە خۆپیشاندانەکانی 6 ئەیلولی بەردەرکی سەرا گۆڕینی قۆناغێکی نوێی سیاسی بوو لە ئەوە و گۆڕینی وەکو چۆن لە دایکبوونی ئۆپۆزیسیۆن گۆڕینی قۆناغێکی نوێی سیاسی بوو لە ژیانی سیاسی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات بە هەمان شێوە کاتی فشاری جدی بوو لەوەی کە حکومە دەبێت بە خۆی بچێتەوە حکومە دەبێت ینی لەو کاتەوە مەسەلەی چاکسازی ڕوبەڕوونەوەی گەندەڵی بوو بە دروشمێک ئێستا هێزە باڵەدەستەکان بەرزیان کردوێتەوە.